ئازیزان بەردەوامە بین لەگەڵتان لە دواتەوەرمانە باز لە بەکارهێنانی بۆنەکەین بە شێوازێکی گشتی هەرێک لە ئێمە ڕەنگە بۆنێکی دڵخوازی خۆمان هەبێ کە بۆ زۆرێک لە شوێنە جیاوازەکان بەکاری بێنین بەڵام ئەمڕۆ لەم تەوەرەیە بە چڕوپڕی قسە لەسەر ئەوواکەین با بزانین لەگەڵ گۆڕانکاری وەرزەکانە ئەشێ ئێمەش بۆنەکانمان گۆڕانکاری بەسەرا بێنین یاخودنا لە کاتێکا تۆ کاچی بۆ ئاهەنگێک یاخود بۆ ناو بازار یاخود بۆ شوێنی کارەکەت ئەمانە ئەتوانی هەموو یەک جۆر بۆن بەکاربێنی یاخود بەپێی شوێنەکان مەرجە گۆڕانکاری لە بۆنەکانی شابکەی کاتە بە گشتی لەسەر ئەتەکێتی بەکارهێنانی بۆن و شێوازی دروستکردنی بۆنەکان گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز سامی بابان کە بەڕێزیان شارەزان لە جۆرەکانی بۆن و هەروە خاوەنکاریشن کاک سامی سڵاو لە زۆر سپاس بۆ تۆ کاک سامی بەر لەوەی کا قسە لەسەر ڕێگا دروستەکانی بەکارهێنانی بۆن و ئەتەکێتی بەکارهێنانی بۆن و ئەم بابەتانە بکەین بە دەستپێک باسێک لە شێوازی دروستکردنی بۆنەکان بکەین با بزانین بۆن چۆن دروست دەکرێت لە خزمەتە سەرەتا بۆن لە سروشتەوە دەگیرە لە درەخت لە گەڵای دار لە گوڵ لە بخور تێگەی لە ئاژەڵەکانیش وەکو مسکی ئاسک لەگەڵ عەمبەری خوت ئەمە پێکهاتی سەرەکی بۆنە لە سروشتە لە گژوگیا لە درەخت لەگەڵ ئاژەڵەکان سەرەتا ئەبێت ئێمە پێک هاتە سروشتێکە وەرگرین ئەوش لە ڕێی دڵۆپانەوە یەکەم کار کە ئەکرێت ئەو کۆمپانیا زەخمانە عالەمیانە دێن لە سروشتەوە بڵێن تۆ توێ گوڵی نێرگس یا گوڵەباغ دروستکەیت باشە ئەبێت تۆ بێیت زیکەی تەنێ گوڵی نێرگس یان گوڵەباغ بێنی عملیەی دڵۆپاندن تێگەی لە ڕێی ئەم کارەوە تۆ ئەتوانی ڕۆحەکەت دەسەکەوێت 100 گرام ڕوحی ئەو گوڵە دەسەکەوێت یان ئەو گیایە یان ئەو دارە باشن ئەم 100 گرامە ئەمە لە چەندێک 100 گرامە دەستەکەیە جاروایە لە تەنێک جاروایە لە 2 تەن بەپێی ئەو گوڵانەیە کە زەیت و ڕوحەکەیان چەندێک هەیە تێگەی هەیە کەمە و هەیە ڕێژەکەی زۆرە هەیە کەمە بەو شێوە پاشان ئەکرێتە ناو جیازێکەوە پێوترێ التەحلیل الطەیفی شیکردنەوەی پێکهاتە کیمیایی ئەم بۆنە سروشتیە ئەو جیازە ئەوەنەی جیازێکی کۆپیکردن ئەبێت مام ناوەدا نزیکەی لە 2 ساعت و بۆ 3 ساعتی پێ ئەچێت کە ئەم ڕوحی بۆنی نێرگس یا گوڵەباغ یان مسک یان عەمبەر یان بخور ئەکرێتە ناوم جیازەوە شی ئەکرێتەوە پێک هاتە کیمیایەکەی دۆزنەوە ئەوسا کۆپیەکەن ئەینا تۆ بتوێ بۆنێکی سروشتی دەستکەوێت 100% ئەمە مستەحیلە لەم سەردەمە کەواتە بەو بۆنانەشی کە کوالێتیکی زۆر بەرزێکی زۆریان لەسرە بەڵێ مستەحیلە بناکەم لە دوای سەدەی هەژدەوە کە داواکاریکی زۆر لەسەر بۆن کرا ناچار بوون بیرکەنەوە کە چۆن ئەم بۆنە سروشتیانە کۆپیکەن هەموو شتەکانی تریسە تۆ چەرمت هەیە و چەرمی سناعیت هەیە هەموو بابەتەکان تێگەی سروشتیت هەیە و سناعیت هەیە بۆیە بۆنیش بەهۆی داواکاریەکی زۆر لەسەر تەڵەبێکی زۆر لەسەر بۆن هاتن کە بیرکەنەوە چۆن کۆپی بۆن لە سروشتۆ بکەن دوای ئەم تەحلیل تەیفیە پێک هاتە کیمیاکێ دۆزرێتەوە هەڵەسن هەمان بۆن دروست دەکەنەوە بەڵام لە مەوادی کیمیاوی تێگەی ئەو کات کیلۆیە ڕوحی بۆن کە من خۆم چوومە بۆ شاری تایف شاری نیانسەرا لە کاشان لە ئێران بە دوای ئەو شتانە چوومە کیلۆیەک گوڵەباغ ئەگاتە نزیکەی هینێک 90 وەرەقە 1 کیلۆ تێگەی گوڵەکانی تر گرانترە ئەگەر نێرگز بکەی گرانترە ئەگەر یاسەمین بکەی گرانترە گوڵەباغ زۆر ئاسانە کە دەستکەوێت دوای ئەوە دێن بە پێک هاتە کیمیایەکە هەمان عەت دروستەکەن لە باتیەوەی کیلۆیەکی 90 وەرەقە یان دەفتەرێک یان 2 دەفتەر دێن بە $50 $100 هەمان عەتر بۆ دروستەکەن مسکی ئاسک ئێستا کیلۆی لە 15 دەفتەرەیە
150,000 دلار عنبەری حوت ئەوە هەر خەیاڵیە تەنانەت ئەو بۆنانە لەژێر چاودێری هینە دووەلیە وڵاتان ینی لەبەرەوەی بۆ پاراستنی ژینگە و پاشان ڕاوکردنی ئاسکی هین ئاسکی مسک و حوتی عنبەر بۆ هۆی ئەوەی کە کۆمەڵی یاسای زۆر قورسدا بنن بۆ بەدەستێنانی ئەم بۆنانە لەبەرەوە ئەوەی کە تۆ ئیبینی هەموو مەوادی کیمیاییە تێگەی باشە ئەم ماوەدە کیمیایە زۆر ئەمێنێتەوە کاک سامی بەڕای تۆ بەپی کاتە سروشتی بەپی کوالێتیە تێگەی با ئەوش لەبیر نەکەن ئەم بۆنە سروشتیانە زیاتر لە جوانکاریە بەکاردێت لەگەڵ مانەوەی بۆنەکانە ئەوش لە ڕێی ئیستیحالەوە پێوەترێ یعنی ڕاستەوخۆ نییە ئێستا تۆ بۆ نمونە ماست لە شیر دروستەکرێ بەڵام کە تۆ کردت بە ماست ناڵێ ئێمە شیرە ئەڵێی ماستە ئەو شتانەش بە هەمان شێوە لە ڕێی گۆڕانکاری ئەو مادە سروشتیانەوە دواتر ئەتوانێت بەکاری بێنی لە بواری جوانکاری و بواری بۆنە باشە کاک سامی ئێستا بینین لە نێو بازاری خۆشمانە ڕێژەیەکی زۆر دوکانی بۆن دروست بوو بە تایبەتی بۆ گرتنەوەی بۆنەکان بۆ تێکەڵکردنی بۆنەکان بەڵام یەک پرسیار لە ئێمە وڵاتی دروست بۆڵێن بۆنانە بۆنیان زۆر خۆشە و لەوانەشە نرخەکەشی گونجاو بوو بێت لە چاو ئەو بۆنانەی تۆ پرۆپارێکی زۆری پێی بەڵام ڕێژەیەکی چەوری زۆری تایە ئەمە چی ئەگەر بۆمان باسکەی قوربانجان ئەوە بەڕاستی ئێمە بەداخەوە من یەکەم کەس بووم لە بواری گرتنەوەی عەترە تێگەی ینی سەرەتا کە من دوکانم دانە لە بازار خەڵک نیانەزانی ئەوە چییە ئەوە چی ئەفرۆشم هاتم پرسیاریان نەکرد بەڕێز گیان پێویستە تۆ گرتنەوەی عەترەکە تێگەی ینی تۆ کە ئەتوێ عەتر دروستکەی پێکهاتەی عەتر تەنها ڕۆحی بۆنەکەیە پێرفیوم لەگەڵ کحولی ئیثانۆل کە ئەوە کحولی ئیثانۆل ئەزانین کە معقمە و پاکەرەوەیە لەگەڵ ئاوی مقەتەر تێگەی ستانداری گیانی ئەبێت لە 25 سیسی تاکو 40 سیسی عەتر زیاتر نەبێت لە 100 شوشەیەکی 100 ملیمیە کاتێک تۆ دی ئەڵێ کاکە من 100% ڕۆحی بۆنەکەمەوێ ئەمە کێشەکە دروستەکە تەنانەت لە وڵاتانی ئەسکەندەنافی ڕێژەی گرتنەوەی عەتر لە 125 نابێت تێپەڕێت لەبەرەوەی وڵاتانە زۆر ساردە و ڕوتوبەتی بەرزە زیانی ئەبێت بەڵام بۆ وڵاتی ئێمە تاکو 140 ئەوە ینی ستانداری گیانی لە 140 نابێت تێپەڕێ خەڵک دێت دەڵێ ئەمێ بۆنەکەم زۆر قورس بێ زۆر بمێنێتەوە بەوە نییە کوالێتی عەترەکە لەوەیە دەورە بینێ بەڵام لە 140 زیاتر ئەتوان بڵێم زیانی هەیە کاک سامی با کەمێکیش قسە لەسەر ئەوە بکەین چەندە گرنگە لەگەڵ گۆڕانکاری و وەرزەکانە بە تایبەتریش باسی هاوین و زستانەکەم بۆنەکانیش گۆڕانکاریان بەسەرابێ بۆ هاوین چ جۆرە بۆنێک گونجاو و بۆ زستانیش چ جۆرە بۆنێک گونجاوەکە ئێمە بتوانین بەکاری بێنین بە دڵنیاییەوە بۆن من وەکو جلوبەرکەی بینم جلوبەرک چۆن لە زستانە لەگەڵ هاوینە جیاوازی هەیە بۆنیش بە هەمان شێوە جیاوازی هەیە ئەو بۆنێک کە لە کەشوهەوایەکی ساددا بەکارێنی ئەبێت جیاواز بێ لەگەڵ ئەو بۆنێک کە لە کەشوهەوایەکی گەرمە بەکارێنی ئێمە ئەبێت تەماشای نۆتی عەترەکان کرد ئەو بۆنانی کە لە زستانە بەکارێنین پێویستە نۆتەکانی لە دار هود لەگەڵ بخورە تێگەی لەگەڵ دارچینی و حێل و تەوابل بەهاراتەکان پێویستە ئەو بۆنانە بەکاربێنین بەڵام لە هاوینە بە پێچوانەوە پێویستە ئەو بۆنانە بەکاربێنین کە نۆتەکانی لە گوڵ و میوەهات دروستەکرێ واتە بۆنێکی سارد و فێنک و کراوە بۆ هاوین و بۆنەیەکی قورس بۆ زستان زۆر باشە کەواتە ئەمڕۆ تۆش بۆنێ بۆیە ناین کە بۆمان دروستکەی بۆ ئێمە بینەرەکانیش بیبینی کە چۆن ئەو بۆنەش بزانین بۆ وەرزی سەرما بیاوە وەرزی اینجا پێشمان بڵە بۆنی پیاوان و ژنانیش تایبەتمەندیەکانیان چێبێ ژنان چ جۆرە بۆنێک بەکاربێنن پیاوان چ جۆرە بۆنە بەکاربێنن بەداخەوە ئێمە وەکو وڵاتی خۆمان
زۆر فەقیرین لە ڕۆشنبیری بەکارهێنانی عتر. یعنی لە ساڵی 2000کان کە من دەستمدا ئەم ئیشە زۆر خەڵک بە کەمی عتری بەکارێنە. سواز بۆ خوا ئیستا زۆر باشین. ئیستا شەتوان بڵێم لە سا 25 خەڵکی ئێمە باوەڕی ئەسڵەن هەر بە بۆن نییە. ڕاستە. بۆیە سەرەتا ئەڵێم یەکەم بۆن و چاکترین بۆن ئاوە. کۆنترین بۆن ئاوە. ئەبێت تۆ بە ئاو سەرەتا بۆنی خۆت خۆشکەی، جلو بەرگەکەت خۆشکەی، ئەمە پێوترێ ئەساس. پاشان بۆن بڕە بەکار بێنیت کە چاکترین بۆن بڕە شتێکی زۆر سروشتی زاخە. یعنی ئێمە جیلی ئێمە ئاشناین بەڵام ئەم جیلە تازە لەوە چێ نەزان زاخ چییە. وەکو خوێ وایە ئەمە پێوترێ بۆن بڕە. ئەمە ئەساسەکەی یەکەم بە ئاو لاشە و جلوبەرگت بۆن خۆشکەی، پاشان بۆن بڕە، پاشان دێتە سەر عترەکە. ئەو کات لەزەت لە بۆنی عترەکەتە بینە. ڕاستە. هەر جوابیشە ناینەوە بۆنی پیاوان و ژنانە بێت چۆن بێ. گومانی تیانە بۆنی ئەوەش کێشەیەکی ترە. ئێستا جۆکەری شاتووەڵێ بۆ یونیسێکس بەڵێ گومانی تیانە. ئێمە ئەو بۆنانەی کە پیا و حەزی لێیە سرنجی پیا و ڕاکێشە ئەمە بۆنی ئافرەتانە. و ئەو بۆنانەی کە ئافرەت حەزی لێ و سنجی ئافرەت ڕاکێشە ئەمە بۆنی پیاوانە. وەڵام ئێمە بەداخەوە خەڵکێک دێت ئەڵێ من ئەو بۆنمەڵی کاکە ئەم بۆنە ئافرەتانە. ئەڵێ قەیدا من حەزەکەمە بوون. ئەمە بەڕاستی هەڵەیەکی زۆر خراپە. تێگەی یعنی تۆ ئەبێ بۆنی پیاوان لە خۆت بدەیت. نەوەک ئەو بۆنەی کە تۆڵی من حەزم لەم بۆنێ. تێگەی بە پێچەوانەکەی باشە کاک سامی با لەگەڵ قسەکانی شپاناوردە وردەم بۆ نەمان بۆ بگرێرەوە باسی ئەوشمان بۆ بکە ئەم بۆنین کێگریتەوە تایبەتە بە چی کێتوانێ بەکاری بێنێ بۆ چ وەرزێ گونجاوە زانیاری مالەسەر بۆنەکە. ئەمە بۆنی بەکارات ڕووجە ئەمە ڕوحی بۆنەکە لێرەوە دەست پێەکە ناوچەیەکی تایبەتە نەخێر نەخێر وەکو پێتم نۆتی عترەکان دەورە بینێت لە میوەیە لە گوڵە لە میسک و ئەگەر توانین لەگەڵ قسەکانی شابۆنەکان بۆ بگریتەوە لەبەر کاتی پرۆگرامەکە کاکسامیگیان. ئەمە ڕوحی بۆنەکەیە سەرەتا ئێمە کە بمانوێ عتر بگرینەوە. ئەمە ستانداری جیانی بە هەموو شەریکاتی عترەوە بەم شێوە بێت. پاشان کوحولی ئیثانۆل. کوحولی ئیثانۆل ئەوە بوو کە لە کاتی کۆرۆنا خەڵک وەکو دەرمان بەدوایەگەڕا. تێگەی؟ پاشان ئەمە مادەی ئاوی مقەتڵی تێ لە 101 تەنها لەبەرەوەی کوحول بۆ تیژە تیژی کوحولەکە نێڵێت لە 101 ئێمە ئاوی تێەکەین. ئەمە هەموو پێکهاتەی عترە ئەمەش شوشەکەی ئاویشە پێویستە. بەڵێ ئاوەکە بێ مقەتڵ بیانی دڵۆپان دەڵێ دڵۆپانەوە کرابێت. ئێمە چی کاکسامی؟ ئەوە نمونەی عترە ینی خۆی ئەو عترانە سەرەتا ئێمە نمونەیەکمان بۆ دێ نمونەیەکی بچووک دەگرام. باشە. تاقیەکەینەوە بۆ چەند ڕۆژێک چەند کەسێک ستافێکمان هەیە تاکو بزانین ئەم بۆنە گونجاوە لەگەڵ وڵاتی ئێمە لەگەڵ خەڵکی ئێمە. ئەگە بەدڵمان بۆ کات داوایەکەین یان بە کیلۆ دێت یان 5 کیلۆ یان 25 کیلۆ یان 200 کیلۆ لەوە زیاتری نییە. سەرەتا دین چیەکەین لە 140 ئەکەینە ناو شوشەکە. ئەم شوشەیە لەبەرەوەی شوشەیەکی بچووکم ێ ناو گەورە نەبێت ئەمە 50 سیسیە. دین بەو شێوە مەکاک سامی ئەم ڕۆحی گوڵە عترە نازانمتە چی پێڵێن ڕۆنی بەکارات بڵێن. باشە ئەمە گرانە ئەم شوشێکی لەم شێوازە. عتر هەرزانە حەزەکەم ئەو زانیاریاتە نەبێ. عتر هەرزانە تۆ لە ڕۆژێکە پێویستت بە سیسیەک عترە یەک سیسی بۆنی خۆت خۆشەکەی دەبایانیوە تا ئێوارە خۆشەر نییە نەبمێنێتەوە سیسی عتر لە بۆنە گیراوەکان لە 250 دینارەوە تاکو 500 دینار. و تا تۆ ڕۆژانە پێویست بە 250 دینارە تاکو 500 دینار تاکو بۆنی خۆت خۆشکەی. ئەگەم مارکەکانیش بێ مارکە عالەمیەکان لە 1000 و تاکو 2000 لەوە زیاتر نییە بەڕاستی. تێگەی هەندێک ئەچێتە بواری ئیستیغلالکردنەوە شوشەیەکی بچووک بای دەفتەرێک و ئەو شتانەیە
شتیوانیە بەڕاستی ئەویشان دروست کراوە ئەمە دێین لە 100 هاچن واتە ئەم شوشە کە 50 گرام بێ ئێمە تەنها 20 گرام لەم بۆنی تێکەین خۆشیشە بۆنی وانی سەرخۆ جامان لە ئاخیرا شتێکیانەیە بۆکەم هەڵێ با بۆنی خۆش بێت ئەوەی نێناوە لەگەڵ خۆی کاکسان بە هەر بۆ وەکی وازە بە سنجەکەیە لە خزمەتانە ئێستا پێتان هەڵێم ئەمە لە 120 لەم ڕۆحی بۆنەمان تێکرد ئەوە بۆ وڵاتی ئێمە وەکو پێتم وت لە وڵاتانی ئۆڕۆپی لە 125 زیاتر قەدەغەیە بەڵام ئێمە لە 140 فەرموو لە خزمەتە تۆزی ئەلێرە بدە ئەم دەماروشتە بەردەوام نییە گەرمی خوێن و هاتوچێ خوێنەکە بڵاویە کاتەوە یان ئێرە ئەم منتخەیە ئەی باسێکی ئەوشمان بۆ بکە عتر ئەبێ لێکوێ بدرێ بەسەرچەوە ئەمە ئێمە تەنها لە 101 ئاوی مقەتەڵی تێکەین پێشووی ئای شتێکی هەبینی کە چاوڕێکی چاوری زۆری هەیە بڵێ ئەوە ڕوحەکەیەتی ئەوە ڕوحەکەیەتی بەو شێوە تێکەڵەکرێت ئەمە بە شێوەیەکی سادە و ئاسایی ئەینا تۆ لەو کۆمپانیانە بە کارگە زەخمەکانەوە بۆ خۆی جیازی تایبەتی خۆی هەیە و ئێمە لە ئۆفیسەکەمان ئێمە بە کیلۆی گرینەوە باشە کاک سامی خواستی هاوڵاتیان چۆنە بۆ ئەم بۆنە گیراوانە بەگشتی زۆر باشە ینی منەتوانم عەتری گیراوە بۆ هۆی ئەوەی کە خەڵک ڕوو کاتە عەتر پێشوەی کە عەتری گیراوە بێ خەڵک نێزانی عەتر ینی بۆ پێژەم عەتری گیراوە خەڵک عەتری لە خۆی نایە زۆر بەکەمی تەبەقەیەکی تایبەت بوو بەڵام عەتری گیراوە خەڵکی ئاشناکرد لەبەر چی لەبەرەوەی خەڵک دێ بە ئارەزووی خۆی عەترەکە هەڵەبژێرێ بۆنی ئەکات تێکەڵیان نەکات تێکەڵکردنی بۆنیش جاروایە شتێکی خۆش دروستەکە ئەنی ئێمە کۆمەڵی بۆنمان دروستکە وەکو بووکو زاوە وەکو شنەی دەریا تێگەی کۆمەڵێ لەو بابەتانە کە ئەمانزای گونجاوە لەگەڵ کۆمەڵ ئێستا ئەم بۆنە ئامادەیە کاکسامی ئێستا ئەمە ئەم پرۆسەسە چیە ئێستا ئەمە بووە بۆن ئێستا توانی ئەمە بڵێ بۆنە ئەمە تێکەڵ کراوە ترێکێ بێت داوایکە ئەمەی بۆ گرنەوە بەبێ حەزەکەی خۆی بەڵام نیەک پرسیارم لا دروست بوو ڕێنمایی ئەوە شێنێ زۆر کەسەیە ئەم ئەترانە لە ئێوە بە بڵێ ئەم ئەترە بۆ جلوبەرگە بێ خۆ بێ لە بۆ باسەکەم من دیارە سەردانی چەندین کۆمپانیام کردووە لە سویسرا لە فەڕەنسا لە تورکیا هەمووی بە کەتەلۆگ زانیاری ئەو شتانم پێدراوە ئەم بۆنە کایگریتەوە پێویستە مانگێک لە شوێنێکی تاریک و شوێنێکی سارد پێوترێ عملیەی تەخمیر هەڵهاتن یعنی تۆ چۆن کە هەویر ئەشێلی توی بیکەی بەنان لە شوێنێکی گەرما بێت جوان دای پۆشی تاک و هەڵبێت بۆن بە عکسەوە بە پێچوانەوە ئەبێت لە شوێنێکی تاریک و ساردا هەڵبێت تێگەی تاک و بتوانین بەکاری بێن بۆ مدەی مانگێک باشە کاکسامیۆک و دوایین پرسیاری من کەسێک کاچێ بۆ شوێنی کارەکەی کەسێک کاچێ بۆ ئاهەنگێک کەسێک خوانەخواستە کاچێ بۆ پرسەیەک بۆ هەموو ئەم شوێنانە ئاسایی یەک جۆر بۆنی هەبێت لە خۆی بە نەخێر ئەتوانین بیکەینە سێکاتەوە کاتی دەوامی ڕسمی بۆ نەو ئاهەنگەکان ماڵەوە یعنی ئەگەر کەسێک کارمەندی لە ئۆفیسێک لە ژوورێک ئەگەڵ کۆمەڵی کارمەندە زۆر جیاواز ئەگەڵ کەسێک ئاچێ بۆ ئاهەنگێک لە شوێنێکی کراوەیە ئەگەی قەڵەباڵغێکی سۆرە ئەو گومانی تێ کەسێک کە تەلەبێ لە پۆلێکە ئەبێ ئاگداری ئەوە بیت کە تۆ خەڵک ئیزعاج نەکەیت بەڵام کەسێک کە لە ماڵی خۆیەتی نابێت بۆنی ماڵش فەرقی هەیەەوە ئێوە زانیاریانەیەنێنێ بەڵێ دەستە خۆش بێ ئەمە بۆنەکەش ئامادە کرد ئیتر بەم شازی بەکارهێنانەکەی چاکترین شێوە پێشەوەی خۆت بگۆڕی باشە پێشەوەی خۆت بگۆڕی ئەم جلوبەرگەت بێنی بەو شێوە بە دەست بیگری تێگەی باش عەترەکە بەو شێوە بەکاری بێنی لە دوورەوە باش لە پشتەوە لە دوورەوە تاکو نیکە بەپەڵە من هیچ کات بۆن لە پێش و لە خۆت مەدە تێگەی باش نییە یعنی ئەوە بۆ بەڵێ بەڵێ لە چۆن ئەتوێت ئەتوانی بۆنەکە لە جلوبەرگەکەت بدۆی باش دەستە خۆش بە کاک سامی ئەگەر هەر ئەوەیسەکەمان ئامادەیە کەسێکشی بکەین با بزانین بۆنی چۆنەوە بۆنی ڕۆحەکەیمان کرد زۆر خۆش بوو تایبەتمەندی ئەم بۆنە چییە بۆ کەی بەکارەهێنرێ بۆ چ وەرزێک ئەم بۆنە یونیسێکسە بۆ هەردوو ڕەگەس تێگەی بۆ هەموو کاتێک بەکارێت بەهۆی کاتەی نۆتەکانیەوە باش ئێستا چۆن تێستیکەین
ئەوەی حازر بووە بەو شێوە باشە ئەو شێوە بۆن هەر شتێک لە خۆت بدەیت تەنها 5 دقە خۆت بۆنی ئەەکەی بۆن بۆ چواردەورەکەتە بەو شێوە دەست خۆش ئەو ئێستا بۆنەکەمان بۆنی زۆر خۆشە دەستە خۆش بێت دەستە خۆش بێ کاک سامی زۆر زۆر سپاس بۆ تۆ ئومێد دەکەین کە بینەران سوودێکی باشیان لە زانیاریەکانی تۆ وەرگرت بێ کە سەبارەت بوو بە بەکارهێنانی بۆن و شێعازی دروستکردنی بۆن دووبارە دەست خۆش دەست خۆش ماندوومان کرد بەڵێ خۆشەویست